سڵاو بەخێر بێنەوە دابان ئەمینتان لەگەڵ لە چنای دابان یونیڤرسم وەک بەڵێنم پێدا بووم کە ڕڤیوی ئەو سیارەی توێ تاڵیڤنتان بۆ بکەم کە لێرە بە کۆرۆلا بەناوبانگە کە ئەو سیارەیە لە سین دروست دەکرێت کە شەریکەی جاکی سینی لەگەڵ توێتا پێکەوە بە پارتنەرشیب لە مامەلەکانی جاکە و سیار دروست دەکرێت بۆ مارکێتی سینی بۆ بازاری سینی بەس بە شکل وەکو کۆڕۆلای ئەمریکیە نە کۆڕۆلای خەلیزی ئێستا لە زۆربەی معرەزەکان باسی دەکەن و سیارەکە هایبردە هەجینە کە پێی کاتێ لە محرکەکی 1.8 تەنفسی طبیعی نەچراڵی ئەسپرێتر لەگەڵ نیزامی هایبر کە بە پاتری لیتیۆم ئیش دەکاتن کە لە نوعی محرکی 2 ZRFXE کە هەمان محرک و هەمان مەکینەیە کە لەسەر کۆڕۆلای ئەتیادی خەلیزی بەردەستە بەس چی بۆ زیادکرا سیارەکە عقلێکی هایجینی بۆ دانرا لەگەڵ مزموع پاترێکی لیتیۆم کە لە ڤیددیو بۆتان باز دەکەم تەجروبەی خۆم لەگەڵ ئەو سیارەیە لە چڕوەک ئیسفادەم لێ کردووە لە چڕوەک ئیسفادەم لێ نەکردووە ئەو سیارەیە لە مەکینەکی 1.8 پێکاتیە کە سیارەکە مەکینەکە 1.8 و زایدەن محرکەکی هایبردیشی لەسەرە کە محرکە هایبردەکە بە هەردووچیان پێکەوە نزیکەی 134 هۆرس پاوەری دروست دەکەن 156 نیوتن فیت دروست دەکەن وەک تۆڕک سیارەکە لە ڕووی ئیقتصادیەوە ئەتا بڵێ ئیقتصادیە چکە خەڵکەکی زۆر پرسیاری لێم کرد لەسەر ئەوەی کە ئەو سیارە چەند ئیقتصادیە و چەند ئیسفادەی لێکرایە و چەند لێخوڕینی خۆشە ئەو سیارەیە کە تانکێکی پێک هاتووە لە 40 لتر کە بە نزیکەی 25,000 بۆ 30,000 بنزینی نۆرمال فولی دەکەی کە نزیکەی 1000 بۆ 1100 کیلومتر پێی دەڕۆی کە دەکاتە تقریبا لە بینی 3.5 لتر لە 100 کیلومتر بۆ 4.5 لتر حالی حاضر ئێستا لە بەروی جەوەکە سارترە پێویستە مەچینە زیاتری ئیش بکاتن لەوەی مەچینە هایبردەکە زۆربەی جار مەچینە زیاتر پێدەبی کە بەیانیان سلف لە سیارەی دەدەی زۆربەی جار بۆ چەند سانیەیەک مەچینە هایبردەکە ئیش دەکات دوای ئەوە دەبتە مەچینەی طبیعیەکە بۆیە بنزین زیاتر سرف دەکا بنزین زیاتر سرفکردنەکە چییە کە لە زیاتی ئەوەی 1900 کیلومتر پێ بڕۆی نزیکە 900 کیلومتر پێی دەڕۆی بە هەمان حەزمی بنزین طبعاً بۆ کەسانی کە زانیاریان نییە لەسەر هایبرد و پلگین هایبرد و سیارەی کارەبایی ئەو سیارەیە بەخۆی سێ جۆرە سیارەیە سیارەی مەچینەی ئەتیادی ئەویش کە پێک هاتووە لە محرکی ئەتیادی و محرکی تەنەفوسی طبیعی وەکو تور بۆ ئەوانە و لە هەمان کاتدا ئەوانەی کە هایبردن وەکوێی هەجینە کە پێویستی بە شەحنکردنەوە نییە خۆی شەحن دەکاتەوە هەروەها سیارەی فول کارب ئەوە سیارەی پلگین هایبر کە ئەوە پێی دەڵێن هەمە دوو مەچینەی ترەیە هەم دەتوانی بەکاربە شەحنی بکەوە بۆ ماوەی کەم پێی بڕۆی کە پاتریەکانی بچووکن هەم دەتوانی بە بنزین بۆ ڕێی خارزی بەکاری بێنی و زایدن سیارەی فول کارەبایی کە بەتەواتی ئەوە پێکاتی لە ماتۆرێک یان دوو ماتۆر چەند ماتۆرە کە بەتەواتی بە ڕێگای شەحنەوە دەتوانی پێی بڕۆی بەس ئەو سیارەی لە بەروی خۆی شەحن دەکاتەوە پێویستت بۆی نییە ئێستا حالیان عملیترین سیارەیە بۆ بازاری لای خۆمان لە بەروی گەوتین کێشەی کارەبا لێرێ و لەمان کاژدا محەتاتی کارەبا نییە سرعەتی سیاری شەحن بکەیان بە دیسی شەحن بکاتن بۆی ئەو سیارە لە هەمووی باشە چکە خۆی شەحن دەکات و لەمان کاتدا زۆربەی کار لە ناو شار ئەو سیارەیە بە کارەبا دەڕاتن پێویستی بۆی نییە طبعاً هەندێک زانیاری و هەندێک ئەوە هەیە خەڵک باسی دەکات دەڵێ ئەو سیارە تا شێستی کارەبای دوای دەبتە بنزین خۆی ئەو شتە لە ڕاستیدا غەڵەتە ئەو سیارەی دەتوانی 20 پێی بڕۆی بە بنزین دەتوانی 110 پێی بڕۆی بە کارەبایی هەموو دەگەرێتەوە سەر شێوازی لێخوڕین و زەخت لێکردن لەبەرەوەی ئەو سیارە پێک هاتووە لە مەچینەکی کارەبا ئەو مەچینە کارەبای وەکو مەچینی سیارەی کارەبایی نییە بۆی بە زەختەکی زۆریش بڕاتن تۆ دەبی تۆزێک هێواش بی لەسەری خۆی شتێکێ پێ دەڵێن پلس ئەن گلاید چییە ئەوە بۆ نمونە تۆ سیارەکە دەڕۆی بۆ ماوەی 100 کیلومتر دەڕۆی کە لە 100 کیلومتر دەڕۆی تۆ دەتەوێت بیکەوە هایبرد چۆن سەتی بکەوە هایبرد ینی بە حاڵ بێواشی پێت لەسەر بنزینیال دەگری یەکسەر مەچینەکە دەگوێتەوە خۆی عقلی تدا و عقلە دەزانیت چ کاتێک پێویست دەکا لەسەر کارەبابیان چ کاتێک پێویست دەکات لەسەر بنزین بی یەکسەر هایبردەکە ئیش دەکات بۆ ئەوی لە سیارەی دی دەربسی سیارەکە دەبی زۆر بێواشی پێ لێ بنێ بۆ ئەوی محرکە بنزینەکە ئیش پێنەکە ئەوە بۆ ئەوی مەکسیمەم ئەوەت بداتێ ئیفێکتی اقتصادی بۆ حالەتە بەس ئەگەر بتوێ ئەتیاری وەکو سیارە ئەتیاری لێ بخوری ئەوە تەبعاً چەند درایڤ مۆدە چی تێدا ئیکۆی تێدا نۆرمالی تێدا پاوەری تێدا پاوەڕەکە ئەوەیە کە دەتانی ئیسفادە لە هەردوو مەچینە بکەی هەم مەچینە کارەباییەکە هەم مەچینە بنزینەکە پێکەوە هەردووچیان سیارەکە بەرەو پێش بن و بیجولێن و سەرێعیکەن ئەوە بۆ دەرچوون لە سیارە زۆر باشە و لەمان کاتدا تۆرکەکەی زۆر باشە چکە
سیاراتی توربۆ و زایدن سیاراتی کارەبا تۆرکیان بڵندە لەبەرەوەی یەکسەر بە کەریخێسە پاوەرمۆد زۆر سەریع خۆی فڕەتدا سیارەکە زۆر نەشیتە زۆر ئەکتیڤە بەس ئەگەر بتوێ بڵێ هۆرس پاوەڕ و شتیوالەڕێی خارجی لە پاش 100 پێویستی بە تۆزێک کات زیاتر تۆزێک پێویست بە سەبرە ئەتا لە سیارەیەک دەردەچی لەبەرەوەی لە ئەوەل وەخیری و سیارەی نزیکەی 134 هۆرس پاوەڕە بۆیە ئەو سیارێ بۆ ڕێی خارجی هیچ ئایبی نییە بەس ناگاتە سیارەی مەسەلەن مەچینەی گەورەی یان سیارەی توربۆ بەس لە ناو شار ئەتا بڵێ تحفەچی هەندسیە بەبێ یەکرد و تەمان کۆمپانیای توێتا کە لە ساڵی 1997 یەکەمین سیارەی هایبردی بڵاو کردەوە بە ناوی پیریس لە یابان دوای 3 ساڵ لە ئەمریکا بڵاوی کردەوە لەو کاتەوە خەریکی دروستکردنی سیارەی هایبردە تەمان ئەو سیارەی من لی دەخڕم ئێستا جنریشنی چارەمەنەوەی چارەمە لە هایبردی لە توێتە تەمان سێنەوەی تر هەبووە و هەندێک مەشاکل هەبوو حەلیان کردووە چەند مەرحەلەیەک تێپەڕ بووە ئەو سیارەیە بۆ ئەوەی بگاتە ئەو ڕۆژەی ئێستا طبعا ئەو وەکوتم کۆمپانیای توێتا بۆ یەکەمی جار ساڵی 1997 یەکەمی سیارەی هایبردی بڵاو کردو بە ناوی پیریس دوای 3 ساڵ لە ئەمریکا بڵاوی کردووە ئەتا ئێستا 4 جنریشن چارنەوە دروستکراین سیارەی هایبرد ئەو سیارێکی ئەم ئێستا لێ دەخڕم ئەو جنریشنی چارەمە لە ڕووی هایبردەوە طبعا بۆ کەسانی کە زانیاریان نییە هایبردەکە پێ کاتی لە مەجموعە پاترێک زائیدەن عەقڵەکە ئەو عەقڵە قەرار دەدا ئەو سیارە چ کاتێک پێویست دەکات لەسەر بەنزین بڕوات کاتێک پێویست دەکات لەسەر هایبرد بڕواتن و لە هەمان کاتیشە وەک بۆم باسکردن پێشتر بە چەند مەرحەلێک تێپەڕ بووە پێشتر بە پاتری نیکل دروستیان دەکرد ئێستا پاتری لیتیۆم دروست دەکەن طبعا نیکل و لیتیۆم تۆزێک فەرقی هەیە لە زۆر شتەوە ئەو پاتری ئەو سیارەیە کە لە لیتیۆم پێکاتیە کە پێکاتیە لە 56 سێڵ طبعا 56 سێڵ عەفو پاتری نیکل هەرمان سیارە پێکاتۆ لە 26 سێڵ ینی خانەی پاتری طبعا ئەوە یەک شتی باشە بۆ کەسانی کە دەڵێن ئەوە پاترێکی تێک بچی پارەکەی زۆرە ئەوەندە ساڵە کات و پارە نەدایتە بنزین دەچی لە پاتری سەرف دەکەی کۆمپانیای توێتا خۆی زمانی 10 ساڵ بۆ دەداتێ بەبێ یەکدو لە هەموو دنیا بۆ پاترەکانی پاش 10 ساڵی دەست پێ دەکات دگریشن دروستەکە ئەو پاتریە مستەوا و کوالتی وەکو جاران نامینێتن لەبەر ئەوەی پاتری لیسیۆم یەک تەبیعەتی هەیە یەکسەر لە وەکو مۆبەڕیگە نیە پێی بکەی و بکژێنی و یەکسەر تێک بچی بە مڕوری زەمن بەرەو خرابوون دەچی و زایدن شێوازی لێخوڕینی تۆ ئەوەش دەور دەبینێتن کە ئەو پاترێت چەند کەفائی دەمینێتن بۆیە و لەمان کاتدا کە پێک هاتووە لە بۆ نمونە لە 58 سێڵ تۆ بە کۆمپیوتەر کە بتوێ فەحسی بکەی یەکێک لە سێڵەکان مشکلەی ترابی بەس ئەو سێڵە دەگۆڕی پێویست ناکە پاتری سیارەکە هەمووی بگۆڕی طبعا گۆڕینی هەموو پاتریەکەی ئەوە لە حدودی 3000 بۆ 3500 دلار تەکلیف دەکات ئەی نیکل لە بینی 1000 بۆ 1500 تەکلیف دەکات بەس کێشەی نیکل چییە سەبر شەحن دەبێتەوە سەبریش دێتە خوارەوە یعنی تۆ کاتێکی زۆر پێویستە بۆی پاتریەکان شەحن ببتەوە تۆ زۆربەی کات ناو شار دەڕۆی ئەو سیارەیە لەسەر بنزین دەڕوا بۆیە کوواڵەتی سەرفکردنی بنزینی خراپترە لە ڕووی پاتری لیتیۆم چکە پاتری لیتیۆم سەرێ شەحن دەبێت کاتێکی پێویستت کەمترە کاتێکی کەمتر پێویستە بۆ ئەوی شەحنیکەوە ئیتر لە دەرەنجام چ ڕوو دەداتن تۆ زۆربەی کات لەسەر مەچینە کارەبایەکەی دەڕۆینەک لەسەر مەچینە بنزینەکە لەمان کاژدا کولفەی چاکردنەوە و تێچوونی چاکردنەوەی نیکل لە بینی 1500 دلارە کە ئەویش دەبی ئەو جنریشنەکەونەکان ئەوی ئەوەندەی بە پێی زانیاریم هەبی دەبی هەمووی بێگزاری بگۆڕی نەک سێڵسێڵ لەمان کاتیشدا پاتری لیتیۆم وەزنی کەمترە تقریبان ئەو پاتریانە بە هەمووی وەزنی 24 کیلۆیە کە نیکلەکە دەگاتە سەر 45 کیلۆ ئیتر ئەوانە هەموو تەسیر لە ئەوەی دەکاتن کە ئەو سیارەیە کە وەزنی قورستر بوو ئەدائیدا دەبەزیتن خاوتر دەبی تۆ زیاتر زەختی لێ دەکەی کە زیاتر زەختی لێ دەکەی بنزین زیاتر سەرف دەکات مەچینە زیاتردا دەگریسێ ئیتر بۆیە سیارە چەند وەزنی سوکتر بی تۆ سیارەکە سریعتر و ئاسانتر دەگاتە ئەو خێرایی کە تۆ دەتەوێت بۆیە بنزین کەمتر سەرفەکە ئەو سیارانەکە خۆی بە خودی خۆی ئیقتصادیە و پاترێکەشی وەزنی سوکترە وەی لێ دەکاتن زۆر اقتصادی تربی بەس هەندێک کێشە بوو لە جنریشنە کەونەکان لە نیکل و لە سیارە لیتیۆمەکان کە پێدەن میمۆری ئیفێکت کە تۆ ئەو سیارەی عەقڵی تێدا بۆ نمونە تۆ هەر لە ڕێی خارجی لە ڕۆی هەر لە 120 لە 150 ڕێی خارجی ئەو عەقڵەوە فێر دەبیتن ئەو سیارەیە پێویستی دائیمەن بە شەحنکردنی پاتریە کە تۆ دەگەی 150 پاترێکە یەکسە عەقڵەکەەوە قەرار دەداتن کە ئەوە پاتری سفرە بۆ شتێکی پاتری 150 ئیتروێ لێ دێ یەکسەر شەحن دەکاتەوە کە ئەو کاتی شەحن دەکاتەوە تۆ مەچینەی بنزینەکە ئیش دەکاتن ئەو کات زیاتر بنزین سەرف دەکاتن بۆیە اقتصادی کەمتر اقتصادیەکەی کەمتر دەبی بەس ئەوە لەو جنریشنە تازە تۆزێک دەستکاری عەقڵەکەیان کردی ئەتا حەدەکی زۆر ئەو شتانەیان نێشتێ و لەمان کاتدا تۆ شێوازی لێخوڕنی توشکە وەک ویدایەتی ڤیدیۆی کە باسم کرد پڵس ئەنگلاری بەکاربیینی کە مەسەلەن
پێ لەسەر بنزینی دانێ هەندێک هەڵگرە ئێستا حالیان پێ مەسە بنزینی هەلگر یەکسە مەچینە کوژاوە بۆ EV بۆ شتێ ئێستا ئێرکۆندیشنیش ئیش دەکاتن ئەیسیەکەش ئیش دەکاتن کە ئیسیەکە بە تەواوەتی لەسەر مەچینە کارەبایەکە ئێستام لەسەر 75 دەڕۆم ئەو پێم لێنا لەبەر ئیسیش دەکا بە خەیمی یەکسەر ئەوە ئیشی کردەوە مەچینە بەس ئێستا مەحاڵ دەکەم ئەندێک سەرێکی کەم سیارەکە بیگەرمە نزیک 100 کیلومتر لە سعاتەچی یان نزیک 100 کیلومتر ئێستا من 95 دەڕۆم پێم هینا خوارەیەوە سیارە کوژاوە ئێستا بۆ بنزین لە عینی وەخت پاتریەکان شەحن دەکاتەوە هەوڵ دەدەم لە ڤیددیوەک بۆتان باز بکەم کە باسی چ دەکەم لەو مۆزوعە کە چۆن شەحن دەکاتەوە چۆن ئەوە دەکات ئێستا 86 دەڕۆم لەسەر ئیVە ئیV و لە هەمان کاتتوان ئیV مۆد بە ئیش پێ بکەم کە بە تەواوەتی سیارەکە لەسەر کارەبابیتن بۆیە ئەو سیارەیە بۆ بازاری کوردستان بۆ بازاری خۆمان زۆر اقتصادی حالی حاضر لە هەمان کاتیشدا تۆ دەتانی بۆ نمونە بە تانتیەکی تلتری کە لە سفر کەس تلتری تێ ناکە بڵێ 35 لتری دەکەی بە 25,000 بۆ 30,000 بنزینی سەتی تێ دەکەی هیچ مشکلەی نییە تاوان ئەم هەموو بنزینەکانم تاقی کردیتەوە سوپەر نۆرمال محەسن لەمان کاتدا بە هەموو درایڤ مۆدەکان سیارم لێ خوریە و زەختم لێ کردیە و ئێرکۆندیشنم پێ کردیە بۆی بزان مەچینی لێدایە ناتە ئێستا مەچینەی لێ نەدا لەبەرەوەی جەوەکەش باشە بەس تاوەڕێ دەکەم بزانێتە هاوینێ بەڵکم بزانم دووبارە تاقیەکەمەوە بە نۆرمال بە زۆربەی ئەوڤیوان تاشم کردیم بنزینی محەسن عیبینیە خۆشی ئەو سیارەیە وەکوتم بۆ بازاری سین دروستکرایە کە بۆ بازاری سین دروستکرا سین یەکێکە لە وڵاتەکان کە زۆر مشکلی بنزینیانەیە کە بنزین لەوێن دەریش مشکلەیە وەکو لای خۆمان کە وەکو ئەمریکانیە لەبەرەوەی لە ئەمریکا کوالتی بنزین دەبی زۆر باشە بۆیە سیارەکان زۆر حساسترن بۆ بنزینی خراپ بەس لە لای خۆمان زۆر بنزین خراپ و لەمان کار لە سینیش هەمان کێشەیە بۆیە بە بنزینەکی زۆر کوالتی وەسەط و خراپیش ئەو سیارەی بێ مشکلە دەڕوا بەبێ ئەوی نەبی و تەبان ڕێی خارجیشم پێ کردیە و بۆ ڕێی خارجی هیچ کێشەچی نەبووە زەختم لێ کردیە لە هەوراز و لە موشتەکان لە هەموو ئەوەکی ینی ئەوەندە بنزینەشی نەخوادە بڵێ بنزینی بخوا ینی پێیچوومە سلێمانی چوومە و هاتیمەوە بای 12,000 بنزینی خواردیە کە بۆ شتەی بە فول پاوەرمۆد لێم خوریەوە بە تەواوەتی زەختم لە سیارەکە کردیە بۆی بزانم سیارەکە چەند کێشی باشە و چەند بنزینی سەرفەکە و چەند مشکلەی هەیە یان نا سیارەکە ستیبل نییە طبعاان ئەو سیارە وەکوتم بۆ ڕێی خارجی زۆر اقتصادی ئەم پێچوومە سلێمانی زۆر زەختم لێ کردیەوە بە پاوەرمۆد لێم خوریەوە لە هەموو ڕووەکان سیارەکە بە تەواوەتی ینی شەرمەزاری نەکردیمە و زایدن شێوازی لێخورنیشی زۆر خۆش بووە و هەر ینی ویستومە بزانم سیارەکە ئاخیر قوت و ئاخیر ئەوەی چەندە تەحملی چ دەکاتن بە تەواوەتی بۆن و عەلێم خوڕیە بەس یەک شتەیە ئەم لەو ڤیددیوێ بەس باسی عەقلیەتی سیارەی هایبردم کردیە و زایدن کە چەند گونجاو بۆ ئێرە چەند گونجاو نییە باسی ڕڤوی سیارەکە ناکەم و سیارە ئایBSیە و کۆڕۆلایە و ئەو شتانە بەس بە سەریعی یەک شتان بۆ باز دەکەم تەبان ئەو سیارەیە مواسفاتی کە ئەوەی ئێستا لە بازارەیە سلایدە تەبریدی مرکزیە لە پشت و پێش و لە هەمان کاتدا گێتی ئەلکترۆنیە شاشەکەی زۆر گەورەیە ئەپل کارپلەی تیدا بەس ئەندروید ئۆتۆتیرانی چکە لە سین زۆربەی سیارانی بۆ سین دروست دەکرێت بە سیارە ئەڵمانیش و ئەندروید ئۆتۆتیرانیە بۆ کەسانە ئەنوە ئەشکار ڕاداری تێدا ینی تاکە ڕادار کە تێدا نەبی بڵاین سپۆت دیتێکشنە کە ئەو تەنیشتانە سیارێک لێ دەرچی ڕاداری ئەوی تێدا لە ناکاو سیار لە پێش ڕابگری خەڵک لە زارەی پەرتۆ چکە سکانی هەموو جاری دەکات یەک لە زارەی پەرتۆ بخۆی ئۆتۆماتیکەن سیارە خاو دەکاتەوە لین ئەسیستی هەیە ئەداپتیڤ کروس کۆنتترۆلی تێدا کە بخۆی سیارە خاو دەکاتەوە لە بینی مەسافەی بۆینی سیارە بۆ سیارە کە لەسەر کروس کۆنتترۆلدارنێ و ئەداپتیڤ کروس کۆنتترۆلەکەی ڕێدیە هەموو کاتیانی تۆ پێویست ناکە کروس کۆنتترۆلی ئیش پێ بکەی بۆی سیارەکە ئیستاپی ئیش بکەیان خاو بکاتەوە کە سیاری پێشە تۆزە خاوی کردەوە ئەوە هەموو کات ئیش دەکاتن بۆیە لەما کاتدا بۆ ئەو کەسانی کە زانیاریان نییە سیاری کارەبایی و سیارەی هایبرد بنزی سیارەی زۆر کەمتر سەرفەکە خاستن کارەبایی لەبەرەوەی کە تۆ پێت لەسەر بنزینی هەڵگەر سیارەکە لەسەر ئیV دەڕواتن وەکو موبەڕیدە وایە کە کوژاوە یەکسەر ڕادەوەستی ینی ئەو سیارەیە ئەتوو پێشەوەی ئەتوو ئینگێژ بکەی لە برێک ئیستاپ بکەی ئەو سیارێ ئۆتۆماتیکەن خۆی هندێک ئیستاپی کردی هەندێک ڕاوەستایە وەکو سیاری کارەبایی نییە بە مەرحەلێ بێتە خوارێ ینی بۆیە کەفاایی ئیستاپی سیارەی هایبرد و کارەبایی زۆر باشترە لە کەفاایی سیاری بنزین لەمان کاردا ئەو بنزەی کات و ساڵی جارێک لە سیاری کارەبایی دەگۆر لە هایبرد 2 ساڵ 3 ساڵ لە سیارەی کارەبایی ئەتا 5 ساڵ و 10 ساڵیش دەڕوات چکە پێویستت پێ نییە ئەتوو ئیستا بکەی سیارەکە تاتو دەگەی مەرحەلەی ئەوەی بترسێ ئیستا بکەی سیارەکە نیوەی سرعتەکەی ڕاگرتیە لەبەرەوەی ماتۆڕەکە ڕاوەستایە سیارەکە بخۆی خاو دەکتۆ نەک سیارەکە ئیستا بکاتن طبعاً ڕادارەکانی دیچی تێدا وەک پێم گوتن ڕاداری زۆر تێدایە لین ئەسیست و دەرچوون لە خەتی و سیارە لە پێش ڕابۆستی ئۆتۆبرێک و ئەو شتانەی هەر هەمووی تێدایە
تاکەشت کە تێیدا نەبی لەو سیارەی دیتە بم بلاین سپۆت دیتێکشن بۆی پێم گوتن و طبعاان ویلەکانی 16 گەورە نیە مدلێکی دیە لە بەغدا ویلی گەورەترە و لەمان کاردا کوشین زل و کوشین کارەباییە بەزەوە کوشین زل و کاربان نییە وزایدەن سیارەکە لە ڕووی کپی و شتیوا زۆر بێدەنگە و لەمان کاردا چکە لەسەر ئیV دەڕوا زۆربەی کارسیارەکە هەرجێت لە دەنجی نابی کاتی بەجیش لێت دێ ئەسڵن سەماعیان دانایە بۆ ئەو کەسەی لە جێکی بێدەنگ بیان زیێکی کبی کە بەجی لێت دێ لە گەراجی مۆڵە شتێک کابرا ئاگداربی کە سیارێک دۆزێت کە سیارەکە ینی بە ملیم دەنجی نیە هیچ دەنجی نیە لە کاتی ئەو ئەوە سرعتان ئێستا حالین هەفتاوەش دەڕۆمەوە پێم هەڵگرەوە بۆ ئیV ئێستا ئەندێک بە هێواشی پێ لێ نێم دەتوانم بگەمە نۆحەتی بەبێ ئەوی بنزین مەچنی بنزینیش پێ بکەم بەس ئەو زەختم لێ کرد تۆزێک ئەوە سیارەکە بۆ بنزین طبعاان حالیان ئەو سیارە ئێستا زۆرەوەی گومرگی لەسەر نییە بەس ڕقم لە بەغدایە فریە بەس لە کوردستان لای خۆمان فری نییە دیایەکێ کە ڕقەمیش بوتە فری ئەو سیارە لەمو ڕۆکی اقتصادیە و مواصفاتێکی تریش ئاخر مواصفات بۆتان باسکەم لە ڕووی لایتەکانی هەمووی LED و لایتی سپیە و زایدەن ئەداپتڤە لایتەکە خۆی بڵندونەوی دەبی لەگەڵ وەزعکە دەتانی بڵندونەویکەی ئۆتۆ برێکە ئۆتۆ هۆڵدە برێکی دەست نییە چیترم لە بیربی مواصفات لە ڕووی ئەو شتانەوە سۆف مەتریالی زۆر تێدا ئەوانێ من سۆف مەتریاڵە پلاستیکی کەم تێدا حسب ئەو سعرەی کە پێی دەدەی طبعاان ئەم کات خۆی بە 195 وەرەقم کرد ئێستا هەرزان بۆ بیتە 179 وەرەقە هەمان سیارە و هەمان مواصفات چکە منافسە زۆر بۆ خەڵکێکی زۆر ڕووی تێکردیە طبعاان سیارە پێرفێکتە لە ڕووی اقتصادی بۆ بنزین و بۆ کەسانێک کە زۆر لەناو شار دەسوڕێنەوە بەس ئەگەرە تۆ ئەو سیارەیە ماکسیمم ئیفکتت هەبی و مشکلێمی مۆر ئیفکتت نەبی و مشکلی ئەوەت نەبی بڵێ وڵای دەمەوێت فول بنزینی نەخواتن و فول لەسەر کاربە بڕوە لە ناو شار بەکاری بینە پێرفێکتە نەک زاری 120 و 150 ناو شار زۆربەی کار هەری پێویستت بە بنزین نیە مەچنی بنزین